جا هاوکارم عمار نەجمەدین هەمووتان ئەیناسن کە بێژەری هەواڵە لە کوردستان 24 هەمووتان بینی وتانە یەکێک لە جیراوانی نوگرە سەلمان بوو هاوکاری خۆمە عمار بەخێر بیت خۆشحاڵم کە دەتبینمەوە لەو زیندانە ڕزگار بووی بەڵام ئەمڕۆ ڕێکپۆشی بۆچی دادگای یەکەن عجانی مامۆستا تەمان بابەتی ڕێکپۆشیەکە تقریبا هەر پەیوەندی بە ئیشکارەکەی خۆمانەوە هەیە ئێمە هەمیشە لە تەلەڤیزیۆن دەرەچین هەر بەو شێوازەین بەڵام مەبەستم لە ئەوەی نیە مەبەستم بە قات و بۆین باخۆمانەت لەبەر کردووە دڵخۆشی بەوەی کە عجاز زۆریش ئەمڕۆ یانی توانم هەم بڵێم ڕۆژێکی خۆشە باشە بۆ ئەوانەی کە لە ژێر دەستی ئەم دڕندەیە نەجاتیان بووە هەم ڕۆژێکی ناخۆشی شەکە ئێمە هەموو ئەو بیرەوەریانەمان بین ئەمانەت بیردێتەوە هەموو ئەو کاریگەری هەبووە لەسەر ژیانی ئێمە لەسەر مناڵی ئێمە لەسەر گەوت حتا ئێساش یعنی من زۆر جار کە لە تەلەڤیزیۆن ڕووداوێکی ناخۆشە بینم لەسەر شاشە دڵم پڕە بێت هەموو کاریگەری ئەم ڕووداوانەیە کە لە مێشتی منە ینی بە درێژایی ئەو کاتەی لە کیمیاباران و لە نوگرە سەلمان و لە دەربەدەری و ئاواری و ئەوانە بینیمەوە بەڕاستی هەموو ئەو ڕووداوە ناخۆشانە زۆر جار کە ئیبینم یعنی بەڕاستی دڵم پڕە بێت لە شاشەوە بەم حاڵەتانە مانە کاریگەریە بۆ لەسەرم دکتۆر چەند مانگ لەو زیندانە بووی ئەزانی پرۆسی ئەنفال بەڵێ پرۆسی طبعا ئەم سژنە با من یەک شتی پێ بڵێم ئەم سژنە لە 1923 لەسەر دەستی ئینگلیزەکان دروست کراوە بەڵام لە هەشتاکانەوە ئیتر معارەزەی عێراقی پێش ئێمە پێش پرۆسی ئەنفال براونەتە ئەوێ دوجار لە 1970 کورد لە پرۆسی ئەنفالە براوەتە ئەوێ بەڕاستی یعنی ئێمە لە ساڵی 1970 دوای کیمیابارانی هەڵەبجە یعنی ئێمە هەردوو پرۆسەکەی جینۆسایدمان بین کیمیابارانی هەڵەبجە لێداین دەرباز بووین لە کیمیابارانەکە حکوومەتی عێراقی گرتنی ئێمەی بردە ناو نوگرە سەلمانەوە طبعاً بە پرۆسەیە کاتێ پڕی کە من زۆر جار چەند لەوێ مایەوە نزیکەی هەڵەبجەیەکان ئەتوانم بڵێم لە 3 مانگ تا 4 مانگ و قسوور لەوێ ماینەوەدا بەڵام لە بەرامبەر ئێمە گەرمیانیەکانی لێبوو خەڵکی منتیقەی گەرمیان ئەوان زیاتر لەوێ بوون و زۆر لە ئێمە ئازار و ئەشکەنجەی زیاتر درابوون و گەنجەکانیان هەمووی لە ناوبراون چیت بینی لەوێ دواتر دێنە سەر ڕزگار بوون ئەو چیرۆکەی لەسەر شاشە خوێندەوە چیرۆکی مام ئەڵڵاکەرەم یەکەم ساتی گەیشتنی ئێمە بوو بەناو نوگرە سەلمان لەوێ ئەو شەوەی ئێمە گەیشتینە ناو نوگرە سەلمان لەوێ دایان نای لە ناو ساحەیەکی نوگرە سەلمانە عجاج و پیاوەکانی طبعا عجاج یان حەجاج کە ئێمە زیاتر وا ناسیومانە لەوێ هەر خۆی نەبووە کۆمەڵی خەڵکی لەگەڵا بووە کۆمەڵی خەڵکی دڕندەی لەگەڵا بووە کە بەریانە جانی ئەو خەڵکە یەکێ لەوانش کە مەفەوەزێک بوو بە ناوی شەوقی من تا ئێساش یادیم لە ناو یعنی لە بیرەوەریمان ماوە شەوقیش لە حەجاج خراپتر بوو لەو خەڵکی یا بەڕاستی باشە ئەنجا یەکەم شەو کەوتە ناو خەڵک لێکردن ئەوانم پێ بڵێ بە سۆندە بە کێبڵ جارێ ئەوە کە گەشتی ناوێ لە خەڵکەکەیاندا گەشتە سەرێ ئەو مام ئەڵڵاکەرەمەی کە باس کرد لە کوڕەکەیاندا لە بەردەمیات فێکی کردە ناوچاوی حەجاجەوە خۆت بینی تەمانەت بەڵێ هەمووی لەوێ بووین ئەوانەی کە لەوێ بووین هەمووی بینیومانە یانی ئەم حاڵەت مامەڵاکەرەمیان ڕاکێشایە بەردەمی هەمومانەوە لە ناوەڕاستی ساحەکە هەتا کوشتیان لێیاندا باشە وسبەینێش لاشەکەیان فڕدایە دەرەوە بۆ بەردەمی سەگەکان یعنی ئەمە دیمەنێک بوو چەندین جار لەو زیندانە دووبارە بووەتەوە چەندین شێوازی ئەشکەنجەی تر هەبووە ئەشکەنجەی بە کۆمەڵ هەبووە ئەشکەنجەی بە تاک هەبووە ئەشکەنجە هەبووە ئێمە نەمان بینیوە کە ئێسا خەڵکی تر باسیەکات کە حەجاج چۆن بەدەستی خۆی یانیسکی خەڵکی هەڵدڕیوە خەڵکی پارچە پارچە کردو لە ناو سجنەکەیە ئەمانە ئێمە نەمان بەڵام ئەوەی ئێمە بینیومانە لە ئەشکەنجەی بە کۆمەڵ مەسەلەن بۆ نمونە من جارێک بیرم لە ناو سژنەکە بوو بە شەڕ لە بینی دوو کەسە ناوی یەکیانە بیرێتەوە کە ناوی شەماڵ بوو پیانەوت هەڵاکەی گەڕیات لەسەر ئەم شەڕە هەمومانیان بردە ناو ساحەکەەوە و لە هەمومانیانداوە هەتا ئێمەیان بردوتە ناو ساحەکەەوە ینی هەمووی بەیەکەوە خەڵک بە مناڵم بینیوە لە باوەشی چەند بۆ کات 11 ساڵ 11 ساڵ بووی بەڵێ خۆشم بچوو بووم بەڵام ینی شتەکانم هەر بیریت ئەو کاتە لەوێ ئێمە بە خێزانی لەوێ هەمووی لە ناو سژنەکە هەمووتان بەڵێ تەنانەت ماڵی خاڵوانم ماڵی ماموانم هەمووی لەوێ بووین دایک و باوکۆمانش لەگەڵ من باوکم پێش ئێمە ببەن بۆ نوگرە سەلمان بێسەر و شوێن کراوە ینی تا ئێستا ئێمە نازانین ئەو بۆ شۆ براوە تا ئێستا گۆڕ ێزانین چارە نووسێزانین بەڕاستی بەڵام ئەی دایکت لەگەڵتان بوو دایکم لەگەڵمان بووە ئەو کاتە لەگەڵمان بوو ئێستا کۆچی دوایی کردووە بەداخەوە ئەم دیمەنی نەبینی کە ئێستا ئەم جەلادە دادگایی یەکرێ بڕاستی مامۆستا لەو شەڕە
لەبەرەوەی یەکێ لە لەوانەی کە شڕی کردبوو دیار نەبوو ئەوەی کە لێی درابوو ئەیوت قەمیسێکی سپی لەبەرا بووە نزیکەی 12 پیاویان لەسەر ئەو ینی هێنا قەمیسی سپیان لەبەرا بوو لە ناو سجنەکەیە ئەیانوت کامەیانە ئەو ئەیوە نازانم کامەیان یعنی اینجا تعزیبی ئەوانەیاندا قەمیس سپیەکان باشە بە بەرچاوی ئێمەوە بە پۆساڵەوە ئەم سەربازانە کەوتنە سەر هورجان پیان بە هورجانانە پیان بە سەریانانە تەنانەت تێکی لەوێ چاوی لە دەستدا من ێسەش لە بیرمە کە چاوی یعنی ئەو کەسە کە چاوی لە دەستدا بەو کارە ساتە تعزیبێکی زۆریانیان لە بەرچاوی ئێمەیە اینجا بە کێبڵ لیانەدان بە ناو گۆماوێک هەبوو لە ناو نوگرە سەلمانە کە ئێمە زۆر جارە و مردوانەی کە لە دەستی خۆمان لە برسانە مردن یان بە پەتا یان بە نەخۆشی ئەمردن ئەیان برنە خوارەوە ئەیان شۆردن ئاوەکە لەوێ کۆ ئەبوویەوە لە ناو ساحی سجنەکەیە بە ناو ئەو زەلکاوەیە ڕایانە کێشان و دەڵێن تەنانەت ئەو زەلکاویان بە خەڵکیش داوا بیخۆنەوە هەموو شتێکیان کردووە لەوێ مامۆستا کۆمان یەکێ لەو تعزیبە قورسانەی کە ئێمە لە سجنەکە بینیومانە بۆ کچ و کوڕەکانی ئێمە بەستنەوەیان بووە بە شیشێکەوە لە ناو سجنەکە شیشێکی تیا بوو باشە بەجییانە هێشتن لەو گەرمایە لەو نیوەڕۆ گەرما بە 4 سەعات و بە 5 سەعات بە 6 سەعات لەوێ بەجییانە هێشتن تا خۆر بە تەواوی وشتێکردنەوە یعنی جاری وا بۆ هاتوونەتەوە پێستەکانیان لێکردوونەتەوە لە ناو سژنەکە ئابرقیان یعنی ئەم تعزیبانە هەمووی هەبوو لە ناو چیرۆ چاوەڕێکی خۆتت بۆ جێڕامەوە بەڵێ زانی مامۆستا لە ئاخیری پێش ئەوەی ئێمە بەربین لە ناو سژنەکە پەتا لە ناو ئێمەیە بڵاو بوویەوە پەتای کۆلێرا و یانی ڕەشانەوە و سکچوون ومانە بەداخەوە ژمارەیەکی زۆر لەوێ گیانی لەدەستدا بەهۆی پەتاکەشەوە بەڕاستی چونکە ئێمە لەوێ برسیە کراین تینووە کراین تەنانەت ئەو ئاوەی بۆمانە هات ئاوی سوێر بوو یعنی ئاوێک بوو کە تو ئەتخواردەوە یەکسەر تووشی نەخۆشیە کردی ئاوەکە سوێر بوو بۆ خواردنەوە ناشی ئەم ئاوە سەمونێکیان بۆیە هێنان بە ئەنقەس ئاویان بەرابوو ئەم سەمونە ئێمە لە ڕۆژێکە 2 سەمونمان هەبووە لە ناو باشە ئەو هاوڕێی خۆشە ئەوە بڵێ ینی ئەوانە یەکێ بوو لەو مناڵانەی کە ئێمە بەیەک و یاریمانەکرد لە ناو سژنەکە ینی لە ناو سژنەکە هاتینەوە چوین یاریمانە کرد بەڵام بەداخەوە ینی لە ناو سژنەکە لە بەرچاوی خۆم چاوی سپی هەڵگەڕایجانی لە دەستدانە ناو سژنەکە برای خۆم و کوڕی مامیشم تووشی هەمان دەربوون بەڵام پێش ئەوەی با بڵێن گیان لە دەستدەن ئەوان لێبوردنی گشتی دەرچوو دکتۆر و ئەوانە هاتە ناومانەوە چکە من دکتۆر هەبوو نە خەستەخانە هەبوو نەحیشتی لە ناو گرتوخانە جادێمە سەر ئەشکەنجەدانی تۆش وابزانم هاوکارم دیمەنێکی تویان هێناوە دیمەنێکی خێزانیە بڵێ ئەمە یەکێکە لە وێنانەی ئێمە پێشەوەی ببرینە سجنی نوگرە سەلمان لە ئۆردوگای سەریاز ئەمانە چێن لە ئێران ئەوە دایکمە لەگەڵ ئەو مناڵی لە باوەشکایەتی سوارەی برامە ئەوەی تەنیشتی هاواری برامە دکتۆر هاوارە ئەوەی تریان بنارە ئەوەی کە بازنەکەی لەسەر خۆمم و ئەوەش سناری خوشکمە ئەم وێنەیەمان گرتووە لە ئۆردوگای سەریاز لە ئێران پێش ئەوەی بگەڕێینەوە دوای کیمیابارانی هەڵەبجە چوینە ئۆردوگای سەریاز کە گەڕاینەوە ئێمەیان هێنایە تەواڕی سلێمانی لەوێ بۆ تۆبزاوە ئەنجا بۆ نوگرە سەلمان بەڵێ ئەوە یەکێکە لە وێنانە بەڵێ ئەوانە شت لەگەڵ بوون لە سجنە هەموویانوانە هەمووی ناڵێن هەموو خێزارەکەم لەگەڵ مابووە لە بەڵێ هەمویان لەگەڵ ماڵی خاڵوانم ماڵی ماموانم یانی ئەوانە هەمووی بەیەکەوە هەمووی لە ناو سژنەکە بووین کۆمەڵی خزم و کەسوکاری دیکەش کە ئێمە کە ڕۆشتی نەوێن جازانیمان ئەوانش گیراون باشە چیان لە تۆ کرد بکەم زانی مامۆسایانی من هاوشەوەی هەموو ئەو مناڵانەی ترکە لەوێ ئەو چیرۆکانت باس کرد بەسەر خەڵک هاتووە بەسەر تۆ هات لەوێ هاوشەوەی هەموو ئەو مناڵانەی ترکێوانە لێدانی بە کۆمەڵ ئەمەش هەر منم ئەوە دوای ئەوەی بەربووین بە ساڵێک ئەو وێنەیەم گرتووە طبعا دوای لە نوگرە سەلمان ڕزگار دوای لە نوگرە سەلمان ڕزگار بوومە وێنەیەم گرتووە طبعا هاوشەوی هەموو مناڵانەی تر هەموو خێزانانی تر وتم کە بە کۆمەڵ ئێمەیانە بردە خوارەوە لێیەکێ لەو حەملانە من بە کێبڵ لێیاندام یعنی من هێشتا تەمەنم گەورە بوو لە چاو ئەوەی کە خۆم بینیومە باوەڕەکەی مناڵە هەیە ناوی ماواتە ئێستا لە ئەمریکایە ئەی ناسم ینی خزممانم لە باوەشی دایکیا بۆ لیان ناوە لە کاتی ئەو حملەی بردنە خوارەوەی کە هەمومانیان بەیەکەوە بردە خوارەوە چونکە کە حاڵەتێکە بوو کە شتێکە بوو هەموو سژنەکەیان بەیەکەوە بە لێدانە بردە خوارەوە لە ناو ساحی تۆ شکلی ئەو کابرات بینی بوو ئەو عجاجە بڵێ من لە دوورەوە بینیومە لە نزیکەوە ڕاستینم بینیوە لە ناو سژنەکە لە دوورەوە بینیومە ینی هاتووەتە ناو سژنەکەەوەوانە خۆی ئێمە نەمانەتوانێت لی نزیک بکەینەوە بەڵام کەسێک بوو زۆر جار بە دزداشەوە ها دزداژەیەکی سپی لە بەراویەکی سمی ڕەش بوو ینی ئەو کاتە گەنج بوو حەجاجی وەکو ئێستا نەبوو کەسێکی بەخۆ بوو ینی هەیکەلی هەبوو لە ناو سژنەکە بەس بە ناوهێنانی بەس بوو بۆ ئەوەی کە ئیتر هیچ یان نازانم ئینسان بڵێ چۆن چونکە دڕندە بوو بەڕاستی ئەم کابرایە دڕندەیەک بوو وێنەی نییە ینی ئینسان کە ئێسەش لە نوگرە سەلمان کە لە باسی ئەم چیرۆکەیە کرێت دووشت ناویە هێنرێت
یەکێکیان حەجاجە دووەمیان سەگە ڕەشەکەیە ئەو سەگەڕەشەکە چی بوو چۆمون ئەو سەگەڕەشانە خەزانی مامەسا کۆڤان لە دوای مردنی هەموو یەکێک لە ناو سژنەکەیە ئیتر چوو بە تەعزیبدان بێ ئابوو معلوماتێ ئەوانەشی کە تەعزیبەدان و ئەکوژران دوایی یا شوێنەکانیان بە خەڵکی ئێمە پاخاوێ نەکرایەوە باشە هیچ لەوانە خاڵم زۆر جارێ جێڕێتەوە ئەڵێ چوین شوێنەکانمان پاک کردوێتەوە کە ئەوانەی تەعزیب دراون و لیان دراوەمانە زۆر جار ئەوان لاشەکانیشیان عەرەبانەیە هەبوو سێتایە بوتایەکی بۆڵبرین نزم بوو زۆر خستنە سەر ئەو عەرەبانانە بردن لە دەرەوە خۆ نەئەتوان ڕقەبر و شتیوان بۆ هەڵکەندرێت چونکە یعنی ئەوێ هەم سەحرا بوو هەم بەردەڵانێ بوو ئەڵەی بەرد لەوێ باریوە بەڕاستی ینی نەبێ بە کەفەر ئەوەنە بەردەڵانێکی عەجیب و غەریب بوو کە یعنی لەوێ تۆزە چاڵیان بۆ هەڵەکەن بەڵام دوایە هەر سەگەکان دەریانە هێنان ئەم سەگە ڕەشەکە تەبعاً ئەم سەگانە لەوێ برسین هیچ نییە بیخۆن هەڵکەوتەی شوێنی نوگرە سەلمان بە شێوازێکە لە پارێزگای سەماوە کە تۆ ئەگەر بەڕەڵاشکە ناتوانانی دەرباز بی چونکە لە سەحرایەکایە کە ئینسان لەوێ نازانێت ڕووکاتە کوێ 200 کیلۆمەتر ئاوەدانی لێوە دوورە بەڕاستی بۆیە کەس نەیەتوانی دەربازی بێ ئەم سەگانە لەوێ برسی کراون کە برسی کراون تەبعاً سەجی برسیش لاشەی مرۆڤی مردووەخوا من لە زۆرم لەسەر خوێندەوە چونکە زۆر جارە وترا کە ساک لاشەی مردوو ناخوا بەڵام من لەسەرم خوێندەوە بەپێی توێژینەوەش ئەوە ئەگەر برسی بکرێت ساک لاشەی مردووەخوا و ئەگەر خواردیشی یەکجار ئیتر بەردەوام ئافرەتێک لەوێ شێت بوو نازانم چی بینی بەڵێ ئەوە طبعا ڕەنگە هەرو ئافرەتە نەبێت زۆری تر هەیە کە نەفسیەتیان تێکچووە دەرونیان تێکچووە لەوێ بەڕاستی جامی ئەو باسکە چۆن کە بینیویەتی باوکی لەژێر تەعزیبا مردووە لاشەکەشیان نایەوە بە دەستیانەوە لەوێ لە بەری چاویان فڕیاندایە بەردەمی سەگەکان هاتن هەر بە بەری چاویانەوە پەلاماریاندا و پارچە پارچەیان کرد و لاشەکەیان برد دەرونیان تەواو تێکچوو دێوانە بوو لەناوە سژنیان بەڕاستی دەیان چیرۆکی تری وا هەیە لەناو چۆن خۆت بەرگت کرد زانی ئێمە تا ڕادەیەک مناڵ بووین ینی ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان ئەو کاتی ئێمە زۆر هینمان نەکردێت بەڵام وەکوتم کاریگەریەکەی تا لەسەر ئێمە ماوە لەسەر هەموو ئەوانەی کە لە نێو نوگرە سەلمانە بووین ماوە بەڕاستی ئەم چیرۆکانەی ئێمە ڕۆژانە لە ناو خۆمانە ئەیژێڕینەوە یەکترە بینین زۆر جار بێتەوە خەونت ئەمانە وەکو خەون ناتوانم بیرم نایە هات بێتەوە خەونم بەڵام وەکو زاکیرە لەبەرەوەی ئەوەنە جێڕاومەتەوە ئەوەنە باسمان کردووە لە ناو خۆمانە هەمیشە لە یادمانە ماوە من کۆمەڵێ چاوپێکەوتنیشم هەبووە لەگەڵ BBC بەریتانی لەگەڵ مؤسسەی زاکیرەی عێراقی کە مستەفا کازمی و کەنعان مەکیە سەرپەرشتیانەکە ئەو کاتە هاتنە ماڵەوە ئەوان مقابلەیان کردم لەسەر ئەم بابەتە چیرۆکەکەم لەوێش هەیە بەڕاستی بەڵام حاڵم ممنونم سپاس بەزیندوی ڕزگاری فەزلی خوایە کە ئێمە و ئێمە هەڵەبجەیەکان 1250 شتێ کەس لە دوای پرۆسی کیمیاباران برینە و نوگرە سەلمان ژمارەیەکمان بەداخەوە لەوەی جوانی لە دەستدا ژمارەیەکمان ڕزگارمان بۆ هاتینە دەرەوە وەک شایەت هێسا لە دادگای فیدراڵی کە ئەم جەلادە لەوێ ژمارەیەک لە لەوانەی کە ڕزگارمان بۆ شایەدین لەسەر تاوانەکان خۆ بخێبێ دکتۆر هەر لە ساغ و تەندروست باش بی ئینشاءڵڵەوانە دووبارە نابێتەوە خۆشحاڵشم بۆ هیچ کەس ئەمڕۆوە بە لەرزۆچی بینم لە بەردەمدا بۆ هیچ کەسێکی شەڵا دووبارە نابێتەوە ئەم چیرۆکانە بەڕاستی ئەم بابەتە بە یاسایی بکرێ بۆی ئێمە ئێساش خەڵکی چاوی لەوەیە لە هەرێمی کوردستانە هێشتا خەڵکی کورد بەدیل بگرێ هێشتا ئەم چیرۆکانە دووبارە بکاتەوە ئەبێ خەڵکی ئەمە بە شێوەی یاسایی بە شێوەی زانستی بەوەی پیان نەکرێت ئەم چیرۆکانە ون نەکەن بۆەوەی هیچ کەسێک جۆر نەکات دەست بۆ خەڵکی ئەمە.